لە کۆی 260,000 هاوبەشی ئاو لە شاری هەولێر لە ئێستادا نزیکەی 212,000 پێوەەر دانراوە و ژمارەکەش لە زیاد بوونە. بڕیارە لە چەند مانجی داهاتوودا لە تەواوی ماڵەکانی شارەکە پێوەرەکە ببەسترێت. سەبارەت بە گرفتی پێوەری ئاو، بەرپرسانی ئاوی شارەکە دڵنیایی دەدەن کە کێشەکە چارەسەر دەکەن. بەڕێوەبەرایەتەکەمان دوای ئەوەی بەڕاستی چەند ساڵێکە ئێمە لەو ئەکتیڤیتیانەی دابینکردنی سەرچاوەکانی ئاو و زیادکردنی سەرچاوەکان دیتمان ئەوە تەنها کار نییە و بەز نییە، بۆیە چارەسەرکرد وەکو چارەسەریەک پرۆژەی دانانی پێوەری ئەلان کرا و ئێستا کە زیاتر لە 212,000 پێوەر لە سنووری بەڕێوەبەرایەتەکەمان بەستراوە. هەرچەندە ئێمە زیاتر لە 206,000 هاوبەشیمان هەیە و ئەم ژمارەش بەردەوام لە بەرزبوونەوەدایە بە پێی دوایین ئامارەکان و ئەم ژمارەش ئەو بڕێی کەماوە لە ماوەی ئەو مانگە و چەمانجیدا بێتن دەبی تەواوی هاوبەشانمان لە سنووری بەڕێوەبەرایەتەکەمان پێوەری ئاو ببەستن. بە هەماهەنگی ئەنجومەنی پارێزگای هەولێر و بەڕێوەبەرایەتی ئاوی هەولێر لە دژی بەفیڕۆدانی ئاو چەند ڕێکخراوێک لە هەولێر کەمپینێکیان بۆ ماوەی 3 مانگ بە ناونیشانی ئاو ئایندەمانە ڕاگەیاند. کەمپینەکە بۆ زیاتر بڵاوکردنەوەی هۆشیاری و ناساندنی زیاتری پێوەری ئاوە کە بۆ کۆنتڕۆلکردنی ئاو و ڕێژەی بەکارهێنان بەکاردێت. ئەگەر بمانەوێت ئاو بپارێزین پێویستە ئاو بە سیستەم بکەین. لە قۆناغی یەکەمدا کە بۆی بە ئاو بە سیستەم بکرێت پێویستە پیوەری ئاو دامەندرێت. لە ساڵی 2015 تاکو ئێستا لە هەموو هەرێمی کوردستان 600,000 پیوەرمان بەستووە و بەردەوامیشین لە بەستنی پیوەر و دابینکردنی پیوەر لە هەرێمی کوردستان. لە قۆناغی دووەمی پرۆژەکەمان بریتیە لە بە سیستەمکردنی کۆکردنەوەی کرێ ئاو کە لە 2010ەوە دەستمان بەو قۆناغە کردووە و داتا سەنتەر و سیستەمەکە بە کاملێتەوە بووە. 3 خولیشمان دەست بە خوێندنەوەی پیوەری ئاو کردووە و لە ئێستادا زیاتر لە 750,000 هاوبەش چوتە ناو سیستەم و لە داهاتووشدا زیاتر لە ملیۆنێک هاوبەشمان دەبی کە چوتە ناو سیستە بوو و پرۆژەکەش بەگشتی بە سیستەم دەکرێت. ئێمە لە ڕێکخراوی ستۆپ تەبعاً بە پاڵپشتی ڕێکخراوی USAID ئەمریکی و لە چوارچێوەی پرۆژەی IGPA ئەم پرۆژەیەمان دەست پێ کردووە کە بۆ ماوەی 3 مانگ دەخایەنێ. بوردەکاری پرۆژەکە تەبعاً بریتیە لە کەمپینی ڕاگەیاندن، هەروەها لە کەمپینی سۆشیال میدیا لە ڕێگای بڵاوکردنەوەی چەند دەستەواژەیەک و هەروەها چەند ڤیددیۆیەک و چەند گرتەیەک و چەند وێنەیەک کە گوزارش لە بابەتی ئاو بکە بە شێوەیەکی گشتی و هەروەها سۆنیەتی کەمکردنەوە یاخود بە هەدەرنەدانی ئاو. هەروەها ئەم پرۆژەیە تەبعاً ڕاستەوخۆ لەلایەن هەریەکە لە بەڕێوەبەرایەتی ئاوی هەولێر کە پاڵپشتی پرۆژەکەن دەکەن لەگەڵمانن، هەروەها ڕێکخراوی USAID ئەمریکی. هەرچەندە بەپێی ستانداردی جیهانی ڕۆژانە نزیکەی 250 لتر پێویستە بۆ هەر تاکێک، بەڵام لە هەرێمی کوردستان بەهۆی بەفیڕۆدانی ئاو لەو ڕێژەیەدا زۆر زیاتر بەکاردێت. بە نمونە هەر تاکێکی شاری هەولێر ڕۆژانە بڕی 350 بۆ 370 لتر ئاو خەرج دەکات. ئەمەش لە هەندێک شوێن کێشەی کەمی ئاوی دروست کردووە بووەتە سەرا. بۆیە بەڕێوەبەرایەتی ئاو دەیەوێت لە ڕێگەی پێوەری ئاو ئەو کێشەیە چارەسەر بکات، بەڵام بەهۆی خراپی کوالێتی پێوەرەکە ناڕەزایەتی هاوڵاتیانی لێکەوتۆتەوە. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.